سیستەمی با بڵێن سەرۆکاتیەوە بە پەرلەمانی کە تا ئێستا ئەساسی مشکلەکەیە وکە تا ئێستا ماوە و تا ئێستاش ئەتوانین بڵێ چەقی ململانەکەیە لەسەر لە بینی پارتی و لایەنەکانی ترا کێشەی گۆڕان کاکتوانە کاک ڕامەر ئاماژەی پێکرد لە پرۆژانی کە تەقدیم کردو کێشەی گۆڕان کێشەی گۆڕان دوو سێشتە یەکێ لە شتە هەر مهمەکانەوەی کە پێشی لەناو ڕێفۆرمای پێشی ناو شۆڕشایە یعنی مەستاق نەبووەوە استراتیژی گۆڕان تا ئێستا دیار نییە کاتێکاڵەی گۆڕین تۆ هەست بە شۆڕشەکەیت و بەڕاستی جەماوەکەش وەڕات و جەماوەری گۆڕان داوای گۆڕی نەکەن داوای گۆڕنی سیستەمەکەکەن داوای چاکردنی ناکەن بۆیە کە لە ساڵی یەکەمی چوون ناو معنی سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانەوە ئەبین خاوبوونێکی زۆر گەورە لەسەر ئاستی جەماوەرەکەی دروست بوو کەی گۆڕان هەستایەوە کاتێک کە قەیرانی سەرۆکاتی جاریچکە برەوی پەیدا کرد ئەوە یەک دوو لە کاتی دروستبوونی معارەزە بە تایبەتی لە 25 حوتە تامان دوایی پاشەوەی کە گۆڕان دەستی پێکرد دوایی یەکێتی و پارتیش چاویان لێکرد ئەو مەساحەی کە لە نەوەیەکەوە کۆمەڵگەی مەدەنی دروستی کرده بوو لە گۆڕانە بەڕاستی هەمووی هین بوو هەمووی یعنی احتلال کرا داگیر کرا هەموو ئەو پرۆژانی کە لە نەوەیەکەوە تاکو 2009 لە چەکەرەکردن و گەورە بوونابوون هەمووی داخلی ئەوی نەبوون ئەو پرۆسەیە بوون گۆڕان نەکرد ئەوەی کرد گۆڕان احتیلالی هەندێک پرۆژەی سەقافی ئەم شارەشی کرد یا ئەم دەڤەری کرد بەڕاستی دوای ناتەوە سەرخۆ یعنی ئێمە بەشێکی زۆر ڕۆشنبیرەکانمان بوون ئایدۆلۆژیست یعنی ئەوەی کە لە سەربەهرە گەورەکانی بە معارەزەبوونی 2009